لە بەشی سێمی بەرنامەکەمانە باس لە بەگشتی بەداخەوە لە هەرێمی کوردستان لە زۆربەی ناوەندەکان کێشۆگرفتەیە بە دیاریکراویش زانکۆکان ناوەندێکی گرنگی زانستی باڵان ڕەنگە گرفتەکانیەوێ ئەگەر زۆر بچووکیش بن کاریگەریەکی زۆر فراوانیان لەسەر ڕوودەرونی خوێندکاران وەروە ئاسی زانستی هەبێ بۆیە گرنگە زۆر قسەیان لەسەر بکرێ و هەوڵی چارەسەرکردنیان بدە و یەکێکیش لەو شوێنانەی کە ڕەنگە کۆمەڵێک گرفت هەبێ حق قسەی لەسەر بکرێ وەروە بخرێتە بەرچاو کێشۆگرفتی قوتابی یاخود خوێندکارانی کۆلێژی پزیشکی لە زانکۆی گەرمیان کە لێرە هەریەکە لە بەڕێزان کاک توانا لەتیف و هەروەها کاکی وا کامیل خوێندکارانی بە نوێنەرایەتی خوێندکارانی کۆلێژی پزیشکی زانکۆی گەرمیان لێرن تۆزێ قسە و باسەکەین دەربارەی گرفتەکانی کۆلێژی پزیشکی. کاکی وا زۆر بەخێر بێ کاکتوانە زۆر بەخێر بن. بە نوێنەرایەتی قوتابیان یان خوێندکارانی با بڵێن کۆلێژی پزیشکی زانکۆی گەرمیان لێرن. لە ئێستادا کۆلێژی پزیشکی زانکۆی گەرمیان با بڵێن هەموو پزیشکی گشتیشی هەیە لێوانە پزیشکی گشتیش دەرچووی نییە چکە لە 2010 کرایەوە هەنێش قۆناغی چەندی هەیە تا 2010 بڵین یەکەم مۆجبەی وەرگرت کە ژمارەی خوێندکارەکانمان 34 مۆجبەین تەبعاً تا ئێستا ئەتوانم بڵێم بێجگە لە خوێندکارانی قۆناغیە کە ئەم ساڵ خوێندکاری تازە وەرەگرێت ژمارەی خوێندکارەکانمان نزیکی 170 خوێندکار ئەبێت. کۆی گشتی هەموو بڵێن کۆلێژی پزیشکی گشتی بە قۆناغی یەکەکانەوە ئەتوانم بڵێم تقریبی 230 خوێندکارمان هەیە. پۆلی شەش هەیە بڵێن ئەم ساڵ ئەم ساڵ یەکەم پۆلی شەشیشە با بڵێن یان ساڵەگەر تێپەڕێت بە شێوەیەکی گونجاو ئەوە یەکەم مۆجبەمان تەخەڕۆجەکان زۆر باشە حەزەکەر بە پێی ئەوەی کە لاتانە مەگەر پرسیارمان کرد ئێوە وەڵام بنەوە بەگشتی لەبەرەوەی کۆلێژی پزیشکی کۆلێژێکی تایبەتە ڕەنگە کۆمەڵێک پێویستی و تایبەتمەندی هەبێت لەو کۆلێژە و لەو بەشە لە مختبەرەوە بیگرە لە چالاکیە دەرچوونەکان بۆ نەخۆشخانەکان ڕەنگە جیاوازتر لە کۆمەڵێک کۆلێژی تر زانکۆی گەرمیان یان کۆلێژی پزیشکی گشتی گەرمیان توانیوێتی لە ئاست پێداویستی زانستی خوێندکارەکانی بێت یاخود هەوڵدراوە تووشی کێشۆگرفت نەبن بەتابەت بۆ نمونە ئەم ساڵ پۆلی شەشیشیە ڕەنگە هەر ساڵێک پێویستی و تایبەتمەندی خۆی هەبێ و پشتی جیاوازی پێویست ببێ. کاکی واگەر تۆ وەڵام بیتەوە. بڵێ بەداخەوە یەکەم جار بە سوپاسی بەرنامەکەتانەکەی کەم هەیەتان لە ئێمەیەوە کەوا بێن ئێمە دەنگی خوێندکارەکانمان بگەین بە ڕای گشتی و بە بینەرانی خۆشەویست ئەوەی ڕاستی بێ کۆلێژی پزیشکی لە ئاست ئەو داواکاریانە نەبوو کە خوێندکار خەونی پێوە بینی بە تایبەتی ئێستا کە ئێمە وەناغی شەشەممان هەیە بەدەست کەمی ستافەوە دەناڵێن یەکێک لەو کێشانە کە هەیە بۆ نە ئەم ساڵ پێویستەکەوان نەخۆشیەکانی خوێن لەگەڵ شێرپەنجای بخوێنێ کە بەڕاستی دکتۆری پسپۆڕ نییە بۆ ئەو بابەتە لەگەڵ ئەوەشدا هیچ جۆرە سنتەرێک نییە بۆ نەخۆشیەکانی خوێن و هەروە شێرپەنجە لە دەڤەری گەرمیانە بۆیە خۆی ئەمە کێشەی دروست کردووە هەرچەند مامۆسای وانەکەتانی هەرەوەی بێت دکتۆرێکی پسپۆڕی پێویستەکەوا بێتەوە وانە بڵێتەوە کە لەمە لە سنووری گەرمیان نییە لەبەرەوەی پێویستی بە سنتەرێکی گەورەی خۆتان زانست ئەو سنتەرە گەورانش نەخۆشخانەی هیوایە لە سلێمانی و هەروەها لە هەولێریش نەخۆشخانەی نانەکەلی. کاکتوانە ئەمە تاکە گرفتی ئێوەیان ئەوە تا کۆلێژی پزیشکی بە کۆمەڵە گرفتی ترەوە نەخێر بۆ نیاخان ئێمە تاکە گرفتمان لەوەیە خۆی نبینێتەوە ئەگەر کێشە ستاف وایە بە هەر شێوازەی بواە حەلمانە کرد ئێمە کۆمەڵە کێشەیەکی کەمان هەیە ئێمە خوێندنەکەمان 6 قۆناغە دابەش ئەوێ بەسەر دوو ستێپە یاخود بڵێم دوو فەیسا قۆناغی یەک لەگەڵ قۆناغی دوو قۆناغی یەک سێ مەرحەلەیەگرێتەوە مەرحەلەیەک و دوو سێ ئەم قۆناغانە ئەتوانم بڵێم وانەی پراکتیکی ناو نەخۆشخانەکانیان کەمە بەڵام پێویستیانە بڵین کۆمەڵە مەرجەدانراوە بۆ کۆلێژی پزیشکی بۆ سیستەمی بەڕێوەبردنی کۆلێژی پزیشکی ئەڵێت کە پێویستە بە زووترین کات خوێندکار بچێتە ناو ژیانی پراکتیکیەوە تەنانەت لە قۆناغی دوو و سێدا ئاماژە بە نەخۆشخانەی فێرکاری کراوە کە ئێمە ئەم کێشەیەشمان هەیە قۆناغی 4 و 5 و 6 بە تەواوەتی ئێمە پەکمان کەوتووە لەلایەنی پراکتیکیەوە لە ئیداری گەرمیانە نەخۆشخانەی فێرکاری هەیە نەخۆشخانە هەیە عفو بەڵام مەرجەکانی بە فێرکاری بوونی تیانە ئەمە گەورەترین کێشەی ئێمەیە لە دوای ستاف و کێشەی شادەشمانەیە ئێمە دوای ئەوەی کە 6 ساڵی کۆلێژی پزیشکی تەواوەکەین ئێمە 2 ساڵ لە ئیقامە ئەکەین پاشان ئەچین بۆر دەخوێنین لە ئێستاە ئەوەی بۆ ئێمە تەنها دەستەبەر بێ بۆردی کوردیە
وطبعا بۆردی کوردیش خۆی ساڵانە ڕێژەیەکی دیاریکراو لە خوێندکار وەرەگرێت پێکراونیە بۆردی باڵێ و بۆردێکی لۆدێکی زۆریشی لەسرە بۆیە ئێمە دەرگایەک هەبێ بۆ ئێمە کراوە بێت بۆردی عەرەبیە لەگەڵ بۆردی عێراقیە بەڵام بەهۆی ئەوەی کە شەهادەکەمان لەلایەن وەزارەتی خوێندنی باڵای عێراقەوە دان پێدانراو نییە ئەو دوو دەرگامان لێ داخراوە بەڵام خاڵە گرنگە یانێ زانکۆی گەرمیان کۆی زانکۆنکە لە لیستی زانکۆ باوەڕ پێکراوەکانی لیستی خوێندنی باڵای عێراق هەنەیە کۆلێژی پزیشکەکەی بە تەنهادانی پێدانراوە ئەم کێشەیە مەسەلەی شەهادەکە تەنها کێشەیە منە کێشەی سەرجەم کۆلێجەکانە کێشەی زانکۆکە بەکە بگشتیە بەڵام حەزەکەم ئێمە بۆچی ئەم پوینتە وروژێنین ئێستا ئێمە نمونی زانکۆی کۆیەمانەیە زانکۆی کۆیە دانپێدانانی وەرگرتووە بەڵام ئەوانش بە هەمان شێوازی ئێمە کۆلێجی پزیشکیان هەیە کۆلێجی پزیشکی چەند ساڵە بەدەستم گرفتەوە ئەناڵێنێت کە دانپێدانانیت ئێمە ئەمانەوەیە ئەم پوینتە بروژێنین ئەمانوێ ئەم پەیامە بگەێنین دانپێدانان کە هەندێک کۆلێج ئستثنا ئەکرێن واتە ئەڵێ دانپێدانان بۆ نمونە بۆ زانکۆی گەرمیان دێ بێجگە لە کۆلێژی پزیشکی چونکە مەرجەکانی دانپێدانانی تێدا نییە ستافمان بە پێی پێویست نییە نەخۆشخانەی فێرکاریمان نییە لابمان نییە بەڕاستی ئەمە پرسیارە یانێ تۆ بێنە پێشاوی خۆت خوێندکارێک 99 دێنێت مەسەن ساڵی وا هەیە ڕەنگەوە چەند پۆینتێکی کەم لە سلێمانی لە هەولێر وەرناگرێت لە گەرمیان وەرەگیرێ هەمان ئاستە زانستێکی خوێندکارە هاوڕێکانی هەیە بەڵام دوایی بڕوانامەکەی دانی پێدانانێ ناتوانێت بۆردی عێراقی یا عەرەبی بخوێنێن بۆ نمونە لە خلالی ساڵەکانی خوێندنی یا مەسەلەن کەیسی کەمتری بینیوە پسپۆڕی نەبووە نەچۆتە مختبەرەکە باشە چۆن وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان مۆڵە دەدات زانکۆیەکی نوێ کۆلێژێکی بەرزی زانستی و کۆلێژی پزیشکی بکاتەوە تەنانەت ستافی دڵنیایی جۆری و ستافی زانستی و مختبەری نێیانی ئەمە هەر پرسیارە خۆی لەسەر تاریخ ئێستا بۆ نمونە ڕەنگە بەشێکی زانستە مرۆڤایەتەکان ئاسانتر بێت لە هۆڵێک و بە کۆمەڵە کتێبخانە بکرێ هەلبێ بەڵام ئەو یعنی ئەو کۆمەڵە پرسیارەکەین ئەم کۆلێجە کە ساڵی 2010 کرایەوە هاوشانی کۆلێژی پزیشکی زانکۆی زاخۆ کرایەوە واتە لە زاخۆ کۆلێژێکی پزیشکی کرایەوە لێرەش بڕیادرا کە کۆلێجێک بۆ ئیداری گەرمیان بکرێتەوە بەڵام ئەبێ هەندێک خاڵ هەیە بۆ ڕوژێنرێت لە زاخۆ لە پێشینە ئامادەسازی کرا بۆ کۆلێجە بەڵام بەداخەوە لێرە تەنها ئەتوانم بڵێم لە سەرەتاکانی کردنەوەی ئەم کۆلێجی ساڵی 2007 بۆ 2010 ئێمە ئەسڵن خاوەنی بینا نەبووین لە بینای زانستە چەند ژوورێکیان پێداین پاشان لە دوای ئەوە بە هەوڵدانێکی زۆری کۆمەڵە کەسانێکی دڵسۆز بووینە خاوەنی چەند ژوورێک پاشان بینایەکمان وەرگرت ئەگینا لە هەوڵەوە خاوەنی هیچ شتێک نەبووین بەڵام وەزارەتی خوێندنی باڵا بۆچی ئەوەکە شتەکە بەسەریا تێپەڕیوە بەڵام ئێستا ئێمە وەکو خوێندکار داوا ئەکەین لایەنی پەیوەندیدار وەزارەتی خوێندنی باڵا وەزیر بەڕێز کاک دکتۆر ئارام بێتە سەرخەت ئەم کێشەیەمان بۆ چارەسەرکە با داهاتوی خوێندکارەکانمان نەفەوتێت وەکو بەڕێزت ئاماژەت پێدیا کاک شوان ئێمە من کاگیوا هاوڕێکانم لە قۆناغی 2 هەتاوکو قۆناغی 6 قۆناغی خوێندکارانی قۆناغی یەکی ئەم ساڵ هەمیان 97یانی ناوە هەمیان 99یانی ناوە 98یانی ناوە بە کۆمەڵی خەون و ئامانج و هیوا و هاتوونەتە کۆلێجی پزیشکیەوە بۆچی تووشی محکومن بە بارودۆخێک کە تاوانی ئەوانی تیانە بۆچی داهاتویان بفوتێت وی داواکانی لەلایەنی پەیوەندیدار بە زووترین کات بێتە سەرخەت و هاوکارمان بێت کاراسانی بکات لە شارەسەکردنی ئەم کێشانە دکتۆریواش دڵی پڕە بەجددی یعنی باستان لەوە کرد خوێندکارێک بە کۆمەڵێک ناڕەحەتی بە کۆمەڵێک سەختی دەچێتە ئەو کۆلێژی کە ئەوێت کە بەڕاستی ئاسانیش نییە یعنی ئەو چەند ساڵێکی خوێنی تۆ بابەتێکی یاسایی ناخوێنێ ئەتەوێ ببی بە دکتۆرێک بۆی کە خزمەت بە گەلمیشتمانی خۆی بکە وەکو هەر کۆلێژ و ناوچێ بوارێکی تر کە ئەوێت لە کاکەیە کار بکە چارەنووسی خوێندکارانی زانکۆی گەرمیان و کۆلێژی پزیشکی بەڕاستی بەرەو کوێ دەچێت یعنی ئێوە هیچی وایەتان ماوەتەوە لە کاتێکدا بە سەختی هەڵتان ناوە بۆی کە بگەن بەم قۆناغ خۆی ڕاستیەکەی ئەم بایکۆت و خۆپیشاندان کە کراوە ئەم ساڵی خوێندنە پەک خستووە ئەمە هەمووی بەدوای ئەو ناومێدی هەیەت کەوا ئێمە تووشی ئەمە بوو بەڕاستی لەبەرەوەی چونکە ئەگەر سیرکەی هەموو ئەو خاڵانی کە داوا کراوە هەمووی مەرجم بۆ دانپێنان ئێستا ئەگەر ستافیش بێت نەخۆشخانەکانش بە فەرمان بکرێن بە فێرکاری پێویستەکەەوە کۆمەڵێک مەرجی زۆر قورسیەوێت کەوا ئەوەی کە ئێمە پرسیارمان کردو و پێگەشتوین نزیکی 30 پەڕە مەرج و ڕێنماییە کەوا ئەمش کولفەیەکی زۆرجێکی زۆری ڕێنمایانە بۆچین بۆی نەخۆشخانەی بۆ ئەوەی نەخۆشخانەی بکرێت بە فێرکاری بۆ نەر یەکێک لە ئەو مەرجانەی کە هەیە ئەبێ ئەو بەشە بەشی چاودێری چڕ ئایسوی تیابێ بەشی بژانەوەی دڵ سیسوی تیابێ
هۆڵی نەشتەرگەری 24 ساعتی تیابێت سیستەمی CME تطبیق بکرێت خەفەریاتی هەیبەت وە پاشە ئەو دکتۆران کێن خەفەریات دەکەن کۆ بێتەوە پێوترێ پۆست کۆڵ میتینگ بیکەن بۆی بڕیار بدێتکەوە چی کراوە بۆم نەخۆشە لەگەڵ ئەوەشە خوێندکاران بڕۆن سوودمەند و بەهرەمەند بن لەو نیقاشەی کە ئەکرێت ئەبێک بۆ دروست کرێت بۆ ڕقابەکردن بەسەر نەخۆشخانەکان بۆ ئەوەی بزانێت کەەوە چه عملیاتێک چه نەشتەرگەریەک پێویست بووە کە دەست بەجێ بکرێت فریاکەوتن بۆ چی پێویست کراوە ئەکرا دواخرێت ئەبێت دێت ریپۆرت بنووسێت بۆی کەوا دوو دکتۆر بێن دوو پزیشکی بەڕێز بێن کەوا راپۆرت بنووسن بۆ ئەوەی کەوا کەسێک وەفاتی کردووە وەفات نام بنووسن کۆمەڵێک مەرجی زۆر ئەمی کە ئێمە باسمان کردووە لەوانەیە هەمووی لە یەک لاپەڕە بێ بەڵام ئەو مەرجانی کە هەن مەرجی ئاسانی مەرجەکان قورسن لەگەڵ ئەوەشتا کەوتمان ستاف نییە کە نەخۆشخانەکە ئەبێ بکرێن بە فێرکاری نەخۆشخانەی منداڵانی نەقسە لە زانکۆ بڵێن ئیدارەی گەرمیان پێویستەکەوان نەخۆشخانەیەکی منداڵان بکرێتەوە کە تاوگە ئێستا نەکراوەتەوە باشانی پرسیارەکە لەوەیە لە گەرمیانە ناوەندێکی تەندروستی نییە بە مەرجانە هاین بەداخەوە خۆی جێی پرسیارە لە ناوچەیەکی وایە کە خەڵکی تێداژی کە بەڕاستی زانکۆیەکی تێدا کراوەتەوە ینی ضرورە ئەم بابەتە هەبێت نەک ئەوەی کێسە بڕیاری ئەوەی بۆ دەبچێکە بکرێ بە فێرکاری خۆی بەداخەوە نابووە بەم شێوەی وایە بە تایبەتی بۆ گەرمیان کە خاوەنی ئەو هەموو ئەمفالەیە بەڵام ئەوەی کەوتینێتە نەواقعەیە بەڕاستی شتەکە لە دەسەڵاتی ئێمەشان نیە ینی خوێندکار ڕۆشتووە بۆ ئەوە بە کۆمەڵێک هیوا و ئاوات و ڕۆشتووەکەوە ئێستا تاو بە تەواتی ناومێت بووە خۆی ئەبواە هەموو ئەوایە بەردی بناغی ئەو پرۆژانە هەمووی دابنرایە ژێرخانی تەندروستی گەرمیان بە تاواتی پێرفێک بایە تاو بایە اینجا ئێمە بیرمان لەوە کردێتەوە کەوا کۆلێژی پزیشکی بکەینەوە بەڵام بەداخەوە پێشەوەی کە هەنێ بابەتی تر باسکەین 2010 کە بڕیار کرا کۆلێژی پزیشکی لە زانکۆی گەرمیان بکرێتەوە ڕاپرسی کرا لە نێوان پزیشکەکان لە سا 76 دەنگی بۆدا بکەوە پێویست ناکرێت کۆلێژی پزیشکی لە گەرمیان و زاخۆ بکرێتەوە لە جیاتی ئەوەی کە کۆلێژی پزیشکیەکەینەوە با ئێمە بین خزمەتی سێکتەری تەندروستی بکەین چونکە خزمەتی سێکتەری تەندروستی گەرمیان لە ئاستی پێویستان نییە کۆمەڵێکی زۆر پسپۆریتیان نیە کۆمەڵێک نەخۆشخانی پێداویستی نەخۆشخانی تێدا نەقسە تەنانەت ئەو سەردەمەی کە ئێمە وەرگیان لەوێت تەنها دوو نەخۆشخانە هەبوو نەخۆشخانەی شەید هەژاری فریاکەوتن لەگەڵ نەخۆشخانەی شێرەی نەقیب کە بۆ ژنان و منداڵ بوو ئەو ساڵی دوای ئەمە کە کۆرۆنا بڵاوی پێکرا اینجا خەستەخانی قەڵا کراوەتەوە نەخۆشخانەی قەڵا کراوەتەوە ئێستا بەوەیشی کە سێ نەخۆشخانەی هەیە لەگەڵ نەخۆشخانەی ڕاوێژکاری نەخۆشخانەی گشتی هێشتا پێویستی بە خەستەخانەیەکی کەیە نەخۆشخانەیەکی بکرێتەوە کەوا کولفەیەکی زۆر و بجێکی زۆری شەوێ لەگەڵ ئەوەشا کردنەوەی ئەم خەستەخانە هەم دیسان دابینکردنی ستافۆی دابینکردنی کەرەستەی پێویستەکان قورسترە لەکردنەوەی ئەم نەخۆشخانەیان کاک توانە کاگیەوە حەزەکەم هەردووکتان سەرنجتان هەبێت لە سەرم پرسیارە فەرمووتان لە قۆناغی یەکەوە گەر ئەم ساڵیش تەلەبە وەربگیرێت تا قۆناغی 6 ئەوانەی لە قۆناغی 6 هەمووی 230 خوێندکار یان ڕقەمێکی زۆر یعنی هەر قۆناغێک تقریبان 30 خوێندکارێک کەمتر زیاتر بیرتان لەوە کردوێتەوە من زۆر زانکۆم بینیوە بۆ نمونە زانکۆکە لە فڵان شارە کۆلێژێکی لە شارێکی تر ینی زۆر ئاساییە ڕەنگە بەم خێرایە کۆمەڵێک نەخۆشخانە ئەگەر بیناکەشی حاضر بێ ستافی نیە ستافەکەشی حاضر بێ ئەجیزەکانی نییە ڕەنگە هەنێک کەیس هەر لەوێ پێویست نەکا هەبێ یانێ خۆتۆ ناکرێنێ مەسەڵەن ناوەندێک هەبێ بۆ نەخۆشەکانی سەرەتان لە گەرمیان لە کاتێکا لە سلێمانی بە حاڵەتوانی ئیدارەی بیت و بۆ هەموو خێکارە خێرخوازیەوە بۆی چارەسەری کێشۆگرفتی کۆلێژی پزیشکی زانکۆی گەرمیان بکرێ و بێدان بۆ ڕاستیە بنێن کۆلێژی پزیشکی تایبەتمەندی خۆیە یعنی ئەمە حەقیقەتە و ئەمە پێ هەڵدانێکی زیاد لە خۆت نییە بۆ نمونە بێن لە سلێمانی کۆلێژی پزیشکی زانکۆی گەرمیان بەڵام با بیناکەی لە سلێمانی بێت چکە خەستەخانەکان لێرن بیرتان لەو ڕێگە چارە کردوێتەوە تا ڕۆژگارێک لە گەرمیان با بڵین ئەو پێویستیانەی کە پێویستە هەبن لەوێ دابین بکرێ وەزارەت یاخود زانکۆکان بە هەمانگی بتوانن مثلا کۆلێژێکی زانکۆی گەرمیان لە سلێمانی بێ هیچ گرفتێک نابێت بەڵێ ئێمە وەکو خوێندکاران بیرمان لە هەموو ڕێگە چارەسەری کردوێتەوە بەڵام تەنانەت ئەوەش بیرمان لەوە کردوێتەوە کە کۆلێژەکە بگوازرێتەوە بۆ شارێک ئێمە پێشنیاری هیچ شارێکمانە کردووە وەزارەت خۆی دەتوانێت بڕیار لەسەر شارەکان بدات چی شارێک توانێت ئەوێ کۆلێژی پزیشکی بگرێتە خۆی پێشنیاری ئەومان کردو کە کۆلێژی پزیشکەکەمان بگوازێتەوە بۆ شارێک کە توانێت بەڕێوەبرنی کۆلێژی پزیشکی هەبێ لە ڕووی ئەکادیمیەوە زانستیەوە و قدرێتی ئەوەی هەبێ ئەو پێداویستیانەی ئێمە دابین کات
ئەمە یەکێکی دیکەیە لە چارەسەرەکانی ئێمە بەڵام تەبعاً ئێمە لە ڕابردووتە داوای کردنەوەی نەخۆشخانەیەکی سەد قەرەوێڵەیی هەیە لە کەلارکە لە 2015 و 2000 ئەو دەورەوە کاری لێ وەستێنراوە لە سەیاسیەت توانم بڵێم تقریبان تەواو بووە لەو کاتەوە وەستێنراوە ئەوان لایانی پەیوەندیدار کاری لێ وەستاندوو بۆ تەواوکردنی و نەخۆشخانە بە بیانووی قەیرانی دارایی ئەم حەلش کە گواستنەوەی کۆلێژی پزیشکیە بۆ شارێکی دیکە تەبعاً کۆستێکی زۆری تێچێت بودجەیەکی زۆری ئەوێت بۆیە ئەمە تەبعاً یەکێکە لە حەلەکان بەڵام ئێمە حەلی ئەنسەب و مناسب بۆ ئەم بارودۆخاو کە زەختێکی وایژ نەکاتە سەر وەزارەتی خوێندنی باڵاکە ئەگەر بڵێن بودجەمان بە پێی پێویست نییە کۆلێجەکە بۆ ماوەیەکی کاتی تەوقیف بکرێت و خوێندکارەکانمان بگوازرێنەوە بۆ کۆلێژە پزیشکی هاو سیستەمەکان بە میکانیزمێکی گونجاو تا کاتی چارەسەرکردنی کێشەکان هەر کاتێ بنیەی ئیدارەی گەرمیان ڕەخسات بوو شتەکان لە جێی خۆی بوو ستافە بوو نەخۆشخانەکان چارەسەرێکیان بۆ کرانە فێرکاری ئەتوان کۆلێجەکە ئەمە هەر دەردەدڵی بینی خۆتانیان خودت بە شێوازێکی ڕسمی لە ڕێی نامەوە سەرۆکی زانکۆ وەزارەتی خوێندنی باڵاتان ئاگادار کردوێتەوە ئەم هەفتەیە پێێنینە دووەم هەفتەی گردبوونەوە و سێم هەفتەی عفو دووەم هەفتەی بایکۆت سەرەتای هەفتەواتە دوو هەفتە لەمە پێش من خۆم یاداشنامە یەکەم بڵاو کردەوە و لە زۆربەی پیجەکان میدیاکاران بڵاویان کردەوە و ئاراستەی ڕاگرایەتی سەرۆکایەتی زانکۆمان کرد ئێمە نزیکی 4 حەل 5 حەلمان ئاراسی بەڕێزیان کرد تەبعاً حەلی دیکەش لە میدیا و ئاراستان کرد یا خۆتان ڕێک چوونە سەرۆکایەتی زانکۆ داتان ئێمە لە ئاراستەی ڕاگرایەتیمان کرد بەرزی بکەنەوە بۆ لایەنی پەیوەندیدار و ئاراستەی میدیاکارانمان کرد ماوەی دوو هەفتەی ئێمە ئەم حەلانە بەردەوام و بەردەوام وەڵامیان نییە هیچ لایەنێک تا ئێستا نهاتووەتە سەرقەت یعنی خڕ بەجددی چۆن وەڵامیان ینی سەرۆکی زانکۆ هەست بۆ گرفتە ناکات لە کۆلێژێکی پزیشکەکەی هەیە ئێمە ماوەی 2 ساڵە بە شێوازی خۆپیشاندانەکەین ئەم ساڵ یەکەم ساڵمانەکە بایکۆتەکەین و بە شێوازی داواکاری ماوەی 6 ساڵە ئێمە داواکاریەکەین بیرم دێت ئەو کاتە من یەکەم ساڵم بوو لە کۆلێژی پزیشکی ئەو کاتە مەرحەلەیەک بووم هاوڕێیانم کە یەکەم وەجبە بوون مەرحەلە دوو چوونە لای بەڕێز سەرۆکی زانکۆ کۆبوونیان لەسەر لەسەر ئەم کۆمەڵە پەرسە ئاگاداریەکیاندا کە پێویستە ئەم کێشانە چارەسەر بکرێت بەڵام بەداخەوە لەو کاتەوە ئەو نزیکە لە پۆلیەکەوە ئێستا پۆلی 5 ئێستا من پۆلی 5 یعنی ئەوە 5 ساڵ 4 ساڵ 5 ساڵی بەسەرا تێپەڕێەوە ئێستاش ئێمە لەو بارودۆخە چەقیوەیە کاکیوە ئەنێسا ئێوە ئەتانەوێ بە دروستترین ڕێگا بە شازێکی مەدەنیانە دای مافی خۆتان بکەن کە سەرەتایترین مافی خۆتانە چ ڕێگایەکە گرنەبەر وەکو کاکتوانە باسی لێەوە کرد تازە هیچ وڵامێک نەبووە لە کاتێکدا ئێوە ئەوە دوو هەفتەیە خەریکی گربوونەوە هەمومان لە تیڤەکان بینیمان کە ناڕزایەتیتان دەربڕی چ ڕێکارێکی تر دەگرنەبەر ئەوەی ئێمە هەر سەرەتا بە گردبوونەوە دەستمان پێکرد پاشان بوو بە باکەوت و خۆپیشاندان و داوامان کردووەکەوە وەزارەت بێتە سەر خەت بۆی وەڵامان بات و لەگەری ئەوەی کە وەڵامی نەداینەوە ئێمە ناچارین داواکاری گشتی و دادگاکانی هەرێم بگرینە بەر بۆی ئەم کێشانە حەل بێت چونکە بەڕاستی شتەکە لە دەسەڵاتی ئێمە دەرچووە و ئێمە داهاتی خۆمان لە مەترسیا بینەوە داهاتوی ئێمە لە لێڵی و غامزیەکەکەوە ئێمە نازین بۆنە داهاتوی ئێمە لە چیایە ناکرێت بۆ نمونە زۆربەی خوێندکارەکان لەگەڵەوەی زانکۆکانی کەوە نەگیران بە بۆنی 0.2 بۆ 0.4 یعنی غەڵەتێک یاخود دوو غەڵەتکەوە لە تاقیکردنی وەزاری کردوێتی نابێت داهاتوویەکی لەم شێوەیە بۆ خوێندکارەکانمان دەستە بێت کاک هیوا کاکتوانە یانی سە بۆ نمونە زانکۆی سلێمانی چەند کۆلێژێکی هەیە لە دەرەوەی سنتەری شارەکانی هەر لە دەرەوەی خودی بیناکەشن بۆ نمونە لە قەزای سەی سادق کۆلێژێک سەر بە زانکۆی سلێمانی هەیە بۆ نمونە زانکۆی هەڵەبجە لە قەزای ناوەندی شارەزوور کۆلێژێکی هەیە بۆ نمونە زانکۆی پۆلۆتەکنیکی سلێمانی دوو پەیمانگای لە پارێزگای هەڵەبجە هەیەواتە هەر لە دەرەوەی پارێزگایشن یعنی بۆی بەدڵنیایەوە کۆلێژی پزیشکی زانکۆی گەرمیان پۆینتێکی گرنگی زانکۆی گەرمیانەوە ئیدارەی سربەخۆی گەرمیان ڕەنگە بە یەک دنیا گەرم و گوڕیەوە ڕۆژگارێک تەنانەت شەڕیشی بۆ کرابێ و زانکۆیە بکرێتەوە وەکو وەفایەک بۆ گەرمیان بۆ هەموو ئەو ئەنفال ومان و بۆن و شەیدانە ڕەنگە قورس بێ داخستنی کۆلێژێکی پزیشکی لە زانکۆی گەرمیان بەڵام بڕاتان هەبێ پێم وایە ینی ئاسانە زۆر ئاسان ئەکرێ بە ماوەیەکی کاتی چکە ڕێژە قوتابیەکانیش زۆرن ینی 200 قوتابی هەر خۆناغێک هەتا ئەگەر لە پۆلی یەک تا سێژ نەتوانێ بن لە پۆلی سێوە بۆ 6 بۆ نمونە بێنە دەرەوەی کۆلێژەکە کە لە شارێک بوون منە سلێمانیە هەولێرە یاخود هەر شوێنێک کە نەخۆر هەموو ڕەخەسەخانە فێرکاریەکانی لێیە هەنی نیوەشی بگوازرێتەوە 3 ساڵەوێ بخوێنی 3 ساڵەکەی دووە مەسەن بێتەوە ناو سلێمانی لەبرەوە ئێرە نزیکترە بنمونە بۆی کێشەکان چارەسەر بکرێن یعنی
ئەمە نازانم وڵا ڕەنگە پێشنیارێکی برهەنە بێ وەکو دڵسۆزێک بەڕاستی لە خەمیەوە تێگەم هەوڵ بدەن ڕاستەوخۆ بگەنە لای سەرۆکی زانکۆ لای خودی وەزیر ئەوەندەی من بزانم دەرگایان کراوەیە ینی باوەڕ ناکەم گوێ بۆ نەکەنەکەن ینی لە ڕاستەوخۆ دڵەکان بگێتە ئەوێ چکە ئێوەش حەقی خۆتان یانی شتێک نییە ینی کۆلێژی پزیشکی پێویستی بە نەخۆشخانەی فێرکاری ینی چی بکە یەڵا ئەگەر نەخۆشخانە نەبێ ئەیتر تۆ جیاوازی چیە لەگەڵ کۆلێژێکی ترا ڕاستە فەرمی ئێمە قەناعەتمان وایە کە ساڵانی ڕابردووش کۆبوونەوەمان کردووە لەگەڵ بەڕێزیان کاکتۆر ئارام یعنی خۆی کەسێکی زۆر بەڕێز و دڵسۆز و گەرمیانیشە و قەناعەتیشمان وایە بەردەوام دەرگای کراوەیە بەڵام بەهۆی تێکچوونی بارودۆخی تەندروستی لە ڕابردوودا لەوانەیە ئەوە یەکێک بوو بێ لە ڕێگریەکان تا ئێستا بێستە شەر تەندروستی نات بێتە سەرخەت بەڵام ومێدەوارین لە داهاتوە بێتە سەرخەت و ئێمە هەموو هەلێکمان پێشکەش ئەەکەین بەڵام وەکو چۆن لە قسەکانی پێشترە ئاماژەم پێدا تەقە ئەدەین لە هەر دەرگایەک ئەڵێن قەیرانی داراییە ئێمەش بە دوای ئەنسەبترین هەل ئاگەڕین ئەنسەبترین هەل تەوقیفکردنی کۆلێجەکەی بۆ ماوەیەکی کاتی و گواستنەوەی سەرجەم خوێندکاران لە قۆناغی سەرەتاوە هەتاکو قۆناغی کۆتایی کە ئێمە لە ڕوانگەیەکەوە ئەم قسە ئەەکەین بە قەناعەتی ئێمە ماوەی 6 ساڵی ڕابردوو بە شێوازی داواکاریمان کردووە سێ داواکاری یعنی سادەمانە بووە هیچیان جێبەجێ نەکراوە و قەناعەتیشمانیە لە 6 ساڵی داهاتوە جێبەجێ بکرێت نەخۆشخانەی فێرکاریکردنەوەی هەروە ئاسان نییە 4-5 ساڵێکی پێچێت ناکرێت واتە ئەو حەلا ینی لە بەڕێزت تێگەم بۆ نمونە ئێوە خوێندکاری پۆلی پێنجن سی قوتابین بۆ نمونە 23 قوتابی ئەم 23 قوتابیە هەمان سیستەمی کۆلێژی پزیشکی بۆ نمونە زانکۆی هەولێری پزیشکی و زانکۆی کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی وانە لەگەڵ زۆربەی زانکۆکانە هاو سیستەمی واتە ئەگەر بۆ نمونە ڕێککەوتنیەکە بێ لە نێوان زانکۆی گەرمیان و سلێمانی ئێوە بتوانن لە کۆلێژی پزیشکی گشتی زانکۆی سلێمانی ئەو خولە ئەکادیمی ماوتانە بیخوێنن ئەکرێیان ئێوە وەکو داواکارێک داوایەکەن ینی حەلە بۆ ئێوە ئەوەش چارەسەرە بەڵام چارەسەرەکە ئەوەی پێویستی بە موافقە و ڕەزامەندی وەزیری خوێندنی باڵایە ئێمە شتەکانمان داوەتە دەست جەنابی بۆی کە جەنابی کام لەو خاڵانی کە ئێمە داوامان کردو پەسەندیەکە هەر کامیانی پەسەند کرد ئێمە قبوڵێکین بەڵام ئەوەیەکەوە داهاتووی ئێمە تەزمین بێت واتە داهاتووی ئێمە نەفەوتێت بەر شێوەیەک دڵنیایی بە ئێمە بدرێت چونکە ئێمە ساڵی پێشووکەوە خۆپیشاندانمان کرد کۆمەڵێک بەڵێنمان پێدرا 4 بەڵێن بوو کەەوە سەقفی زەمەنیش بۆی دانرا 1 مانگ دوایەوە بوو بە 3 مانگ بوو بە 6 مانگ بوو بە ساڵێک ئەوە ساڵ تێپەڕی هیچیان نەکرا بۆیە ئێمە ئەبێ دڵنیاییمان پێ بدرێت اینجا ئێمە بایکۆتەشکێنین و ئەگەڕینەوە کۆلێژی پزیشکی گشتی زانکۆی سلێمانی و هەولێری پزیشکی و زانکۆی کۆیە لە وەزارەتی خوێندنی باڵایی حکوومەتی عراقیدان پێدانراوە تەنها کۆلێژی کۆیەدان کۆێژدان پێدانراو نییە زانکۆی گەرمیانیش ئەوانیشی هاتوونەتە سەرخەت وەکو ئێوە کە داوای مافی خۆیان بکەن بەڵێ ئەوەی من ئاگادارم لەگەڵ هاوڕێیانی کۆیە قسەم کردبێەوە بە ڕێزانە ئەوانیش نفسی کێشەی ئێمەیان هەیە بەڵام لەخوای گەورە بەزیابێ ئەوان هەنگاوێکی زۆر باشیان بڕیوە سەبارەت بۆ مەسلەیە و ئەوەی زانیاریشم هەبێت هەفتەی ڕابردوو بوو سەدانێکی لیژنەیان کردبوو لە بەغدا هەر سەبارەت بەم کێشەیە دڵنیانی بەڵام بڵاویش بووە لە سوۆشیال میدیایە بەڵام ئەوی دوور و نزیک لەگەڵ هاوڕێیان لەوێ قسم کردبێت هەنگاوی زۆر باشیان بڕیوە و بە ئیزنی خوا ئینشاءڵڵا بەم نزیکانەدان پێدانانەکەی ئەوانیش بەڕێوەیە بەڵام بەڕاستی ئەوەی من وەکو خوێندکارێ 5 ساڵە لەو زانکۆی خۆمات تەجروبەکەم و شتەکان ئەبینم بەڕوئای خۆم ئێمە زۆر لە دواون باشە کاکیوە کاکتوانە بامە بکەین بە کۆتا پرسیار کە پامی خۆتان بگێنن بەڕاستی ینی ئەگەر بۆ قۆناغەکانی تر تا ڕادێک باشتر بێ بەڵام بۆ ئێوە کە قۆناغی 5 و دەچنە 6 بەڕاستی 1 ساڵتان ماوە ئیتر ئێوە بێتە خەڕوج بکەن و بچن مقیمی بکەن لە ناو تەندروستیەکانە تەطبیقاتان هەبێ بەڕاستی گرنگە خەمێک لە ئێوە بخورێ لە داهاتوی ئێوە چارەنووسان دیار نییە حەزەکەم لێرە و پامی خۆتان وەکو دەرفەتێک بەڵکو ئینشەڵڵا گویان لێ بێت و بە قسەتان سوپاسانەکەن بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە ئێمە وەکو خوێندکارانی کۆلێژی پزیشکی مەدامی سەرجەم خوێندکارانەوە قسەکەین ئومێدەوارین لایەنی پەیوەندیدار بەڕێز دکتۆر ئارام بێتە سەرخات بە زووترین کات دەمێکە چاوەڕێیەکەین ئێمە نزیکی 6 ساڵە چاوەڕێیەکەین هیوادارین چاوەڕوانەکەمان لەمە زیاتر نەخایەنێت چونکە لە کۆتایە ئێمە ڕۆڵەی
کۆمەڵی دایک و باوکێکی فەقیر وەژاری لە وڵاتەیە بە کۆمەڵە خەون و ئاواتی کاتوینێتە ئیداری گەرمیانەوە بتوانین بە ئامانجی خۆمان بکەین هیوادارین دڵمان نەڕزەی هیواداری سەرمان سپی نەبێ و قژمان هەڵنەوەرێ بەهۆی ئەم خەم و خەفەتەوە کێشەکانمان بە زووترین کات چارەسەر بکرێت کار ئاسانی بۆ داواکاریەکانمان بکرێ و هەر کاتێکیش بۆ ئەوان ڕەخسابێ ئێمە ئامادەین بکۆبنەوە دەبان ئێمەش هەموو هەر کاتێک بۆ زیر بێت ئێمە لیژنەی خۆمان نەنێرین چەند خوێندکارێکە کەوا نوێنەری سەررجەم قۆناغەکانی تایە ئێمە ئیدێرین بۆ ئەوی گفتوگۆ لەسەر بابەتەکان بکەنەوە کامیان بە گونجاوترین چارەسەرەزانن پێشکەشی ئێمە بکەن بۆ ئەوەی دڵنیایی بدرێت لەوە کەوا ئێمە توانین داهاتوێکی گەشتمانەوێ و خزمەتی گەل و نیشتیمانی خۆمان بکەین ئینشەڵڵا کێشەگرفتەکان چارە بن دەستان خۆش بێ وەزیر خۆی زەرەرەکە خزم و کەسەکەی گەرمیان ئەگەر پزیشکێک بە باشی ڕانەهێنرێ گوناهی پزیشکەکەن یە گوناهی ستافەکەی سبەی باشیش نازانێت چارەسەر بکە کە سوگاری خۆمان و خۆیان ڕەنگە تۆ تا پزیشکی باشترت هەبێ بە دڵنیایەوە تەندروستی باشترە و ئێوەش لە دڵسۆزیتانە بەڕاستی شانی باشترین نەخۆشخانەی فێرکاری و تاقیگە و ستاف و مامۆستای ئەکادیمین خی گەورەکاریە و هەموو لایەکی ژاسان بکە ماندوو نەبن دەستان خۆش بێ بە هیوای چارەسەرکردنی کێشەگرفتەکانتان هەرێکە لە بەڕێزان کاک هیوا کامیل کاک توانە لەتیف نوێنەری قوتابیانی کۆلێژی پزیشکی زانکۆی گەرمیان کە لەگەڵ مامۆی سپاسدانەکەی